هەرە زۆرمان لەو بابەتە بێ ئاگاینە بەڕاستی. ئەو بابەتەی ئیمڕۆ باسی دەکەین بزانین کاتی خۆمان ئێمە چۆن بەسەر ببەین. باسی گرنگی کات لە ئیسلامدا دەکەین ئینشاءالله. تەمەنی ئینسان معلومی جەنابتانە لە چەند ساڵێک پێک هاتووە. ئەو ساڵەش لە چەند مانگەیەک پێک هاتووە. ئەو مانگەش لە چەند هەفتەیەک پێک هاتووە. ئەو هەفتەیەش لە چەند ڕۆژێک پێک هاتووە. ئەو ڕۆژانەش لە چەند سەعاتێک پێک هاتوون. ئەو سەعاتانش لە چەند دەقیقەیەک، دەقیقەش لە چەند لەحزەیەک، لەحزەش لە هەناسە. دیقەت کە یعنی یەک هەناسەدانت هەتا یەک ساڵ ئەوە تەمەنی تۆیە و دەبێ ئاگات لێبی و بە گرنگی بزانی. ئەزیزانم، ئەو وەختە ئینسان بە فیڕۆی نەدات باشە، چکە سەعاتێکت بەسەر برد ناگەڕێتەوە. ژیانی ئینسان ئەزیزانم زۆر بەقەدرە وە کاتی ئینسان زۆر گران و موهیم و بە نرخە بەڕاستی. دەبێ زۆر ئاگامان لێبی و زۆریش وشیار بین ئەو کاتێک کە لەبەردەستمانە نێڵین هەروە بە بەلاش لە دەستمان بڕوات، چونچە ئەگەر ڕۆویش ناگەڕێتەوە. ئێستا ئێمە لە ساڵی 2018دا دەژین، معلومی هەموو لایەکمانە. چەند ڕۆژێک پێش ئێستا ساڵی 2017مان بەڕێ کرد. ساڵی 2017 کە ڕۆویشت ئیدی نایەتەوە ئەوەی کە لەگەڵە خۆی بردیە لە چاکە لە قیامەت پاداش وەردەگریەوە. خوا نەخواستە لە هەڵە و گوناه و تاوان ئەوە لەوێن دەرەی خوا نەخواستە خوای گەورە عەفومان بکات و بمان بووری، ئەگەر خوا عەفومان نەکا عیقاب و سزای خۆمان وەردەگرینەوە لەوێ. بۆیە بزانین یەک هەناسە کە دات نایەتەوە و یەک ڕۆژت کە بەسەر چوو ناگەڕێتەوە. بۆیە ئەو ڕۆژێک کە بەسەر دەبەی دەبێ بزانی چی تێدا ئەنجام دەدەی. ئەو کاتێک کە هەتا بزانت چۆنی ئیستیفادە لێ دەکەی. زانایان دەفەرموون ژیانی ئینسان 3 ڕۆژە. ئەمڕۆ کە تێیدا دەژی لەبەردەستە، یان دوێنێ کە ڕۆیشت و ناگەڕێتەوە، بەیانیش هێشتا نەهاتووە، نازانی دەگەی یان نا، ئەوەی لە دەست دەمەنیتەوە ئەمڕۆیە. ئەمڕۆ کە لە دەستە تۆ لە ژیانی دەبێ شتێک بکەی خوا لە خۆت ڕازی بکەی. دەبێت شتێک بکەی ئیستیفادەی خاک و وڵات و نیشتیمانتی تێدا هەبی. دەبێ ئیشێک بکەی کە خەڵک ئیستیفادەت لێ بکە. کارێک نەکەی خەڵک لێت عاجز ببێ، کارێک نەکەی خوای گەورە لێت تۆڕە ببێ، کارێک نەکەی لەو ڕۆژە کە ببێتە شاهید لەسەرت ڕۆژی قیامەت بڵێ خوایە فلان کردەوە و فلان کردەوە تێدا ئەنجامدا بە خراپە. بۆیە دەبێت زۆر باش بزانین کە دەبێ وەخت و کات لە لای ئێمە گرنگ بێ. بەڵام بەداخەوە ئەوەی گوێی پێنادەین ئیمڕۆ، ئەوەی گوێی پێنادەین ئێستا وەخت و کات و زەمانە. وەختەکە دەبەینە سەر بە قسە یان یاریکردن بە بەردەوامی یان غەیبەت و غەیبەتکاری بە نسبەت گەنجیش فەیسبوک و ئینتەرنێت کە بەڕاستی بەکارهێنانی فەیسبوک و ئینتەرنێت بەو شێوەیە نابی کە خەڵک ئێستا بەکاری دەینی. 24 سەعات لەو 24 سەعاتە لەوانەیە 4 کات ژمێرە گەری سڵحەت بکات و زۆر خەوی بنووی، ئەجینا 20 سەعات هەر خەریکە ئەو کاتە و ئەو تەمەنە بە فیڕۆ دەڕوا. جایی وا هەیە ئەگەر فەیسبوکیش یان بە غەیبەتکردن یان بە کۆکردن ماڵی حەرام، بە هەر حاڵ ئەو کاتێک کە بەسەرت دەڕوا ئەگەر ئیستیفادەی لێ نەکەی، خوای رب العالمین ڕۆژی قیامەت پرسیارت لێ دەکات لەسەری. دقت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی پیرۆزیدا دەفەرمێ ڕۆژی قیامەت هیچ کەسێک هەنگاو لە هەنگاو ناوێ، یعنی شانقاو لە شانقاوی خۆی جیاواز ناکاتەوە، یعنی یەک شانقاو ناوێ بە کوردەواری خۆمان گوتنی تا 4 پرسیاری لێ نەکرێت. یەک لەو پرسیارانە عن عمره فيما أفناه، عن عمره فيما أفناه. خەفەرمی ئەو تەمەنەی دامەتوو لە چیت سەرف کرد، یعنی ئەو کاتەی هەدبوو
کاتەکەت لە چی دەبردەسەرێ بۆیە لە قورئانی پیرۆز خوای رب العالمین لە سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز سوێند بە کات و زەمان دەخوا سوێندیان پێ دەخوا لە سوورەی العصر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر خواي رب العالمين صدق الله العظيم خواي پروردگار لو سورة بيروزا دفرمي لسنتها وسورة دفرمي والعصر سويند بزمانه سوێند بە کات بۆیە خوای گەورە سوێند بە کات دەخوات چونکە کات زۆر گرنگە کات زۆر گرنگە نابێت لە دەستی بدەین ئینسانەکان هەمویان خوافەرمی هەمویان لە خەسارەتمەندیدان یعنی هەمویان لە دۆڕاودان خوا نەخواستا مەگەر إلا الذين آمنوا وعملوا الصالحات إلا ئەوانەی کە کاتی خۆیان بە فیڕۆ نادەن کردەوەی باش دەکەن ئیمانیان بەخوای گەورە هەیە و کردەوەی باشیش دەکەن و یەکتری نەسیحەت دەکەن لەسەر ئارامگرتن و یەکتری نەسیحەت دەکەن لە چی لەسەر حەق هەرجە حەقگوتن حەقکردن پشتگیری حەقکردن ئەوانە خەسارەتمەند نینە بۆیە خوای رب العالمین دەفەرمێ فەئیزا فەرەغتە فەنسەب ئەگەر لە کارێکی باش خەلاص بووی دەستت بەتاڵ بوو بە کارێکی باشتر خەریک بە بۆی کاتەکەت بە فیڕۆ نەڕوە تەوانەوانە کە لە خزمەتان باز دەکەین ئەوە ئاەتی قورئانێنە ئاەتی قورئانی پیرۆزن خوای رب العالمین ئەمر دەکا ئەزیزانم لە قورئانی پیرۆز خوای گەورە کە سوێند بە هەر شتێک بخوا هەر شتێک خوای گەورە سوێندی پێ بخوا گرنگی ئەو شتە بەدیارەکەویت بزانە بۆ نمونە خوای گەورە سوێند بە تەمەنی پێغەمبەر دەخوا صلی الله عليه وسلم خوا فەرمی لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون سوێند بە تەمەنی تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە خوای گەورە سوێند بە تەمەنی پێغەمبەر دەخوا صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەری خوا خۆشەویستی خوا بوو گەورەترین مەخلوقی خوایە و ئاخر پێغەمبەریشە گرنگە بۆیە خوای گەورە سوێندی پێ دەخوا خوای گەورە سوێند بە تووری سەینا دەخوا ئەو شێوەی کە موسا عەلەیهی سەلام قسەی لەگەڵ خوا کردیە لەسەری والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين هتا سويند بە هەنجیر دەخوا بە زەیتون دەخوا خوای گەورە سوێند بە شاری مەکە دەخوا بە هەر حاڵە من نامەوێت زۆر باوەتەکە لە بابەتەکە لا بدەین ئەوەی کە گرنگە لە لای خوای گەورە بۆیە خوای گەورە سوێندی پێ دەخوا خوای گەورە سوێند بە کات دەخوات چونکە کات زۆر گرنگە دەبێ ئاگامان لێبی خۆشەویستمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی پیرۆزیدا کە ئیمامی بوخاری ڕێوایەتی کردووە فەرمودەکە رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم دو نعمت هەنا دو نعمت کە زۆر بەی هەرە زۆری خەڵکی لێی بێبەشن لێی بێبەشن نعمەتی زۆر گەورەشن یەکەمیان ئەفەرمێ الصحة تەندروستی چاک صحەتی باش نعمەتە والفراغ دەست بەتاڵیش لە با بزانین کەمێک ڕۆنکردنەوە بدەین ئەو فەرمودە پیرۆزە تاوان خۆشەویستان ئەوەی کە نەخۆشە نەخۆش میوانی خوای گەورەیە و خوای رب العالمین کە کەسێک نەخۆش دەکە خەڵاتێکی دەداتێ گوناهەکانیشی لێ هەڵدەوەرێن ئەگەر سەبری لەسەر بگری ئەمە نامانەوێ بە خەلافە باسی نەخۆشی بکەین بەڵام ئینسانی نەخۆش لێی بپرسە ئەو دەزانیت قیمەت و نیعمەتی لە ساغی چییە کەسێکی لاقهێش دەزانی داخۆ لاقنهێشان چەند خۆشترە کەسێکی نابینا دەزانێت داخۆ ئەگەر چاوی بدیت با چەند خۆشتر بوو بە هەر حاڵ صحەت نیعمەتی خوای گەورەیە بۆیە وات پێویستە لەسەرمان کە صحەتی باش خوای گەورە دایەتی ئێمە لۆ خوا سەرفی بکەین پاشانیش والفەراغ دەست بەتاڵی
ئەزیزانم ئەو کەسەی کە بەدەستێک تەلەفۆنە و بەدەستێک نان خواردنە لە نیعمەتی دەست بەتاڵی بێبەشە. ئەو کەسەی ڕۆژێک لە وڵاتێکە و ڕۆژێک لە ساڵێکە و کەسابەتێکی زۆر بە قووەتی لە دەستە و تیجارەتێکی گەورەی لە دەستە مەجالی نییە قسە لەگەڵ منداڵی خۆی بکە لەگەڵ خێزانی خۆی بکە منداڵێک لە باوەش بگریت یان نەسیحەتێکی بکە ئەو دەزانی داخوا ئەو دەزانی کە چەندە مەشغولە و هەستی بە نیعمەتی فەراغ نەکردیە. ئەو کەسەی کە ئەزیزانم ئەو کەسەی کە سیلە ڕەحمی لەبیر کردیە برادەر گرەی لێ دەکا دۆست و جیران گرەی لێ دەکەن لەبەر ئەوەی زۆر مەشغولە مەجالی نییە سەردانیان بکە ئەوە بێبەشە لە نیعمەتی دەست بەتاڵی. بۆیە دەبێ ئاگامان لێبی ئەوانەی کە دەست بەتاڵێن ینی مەجالیان هەیە مەجالی چیان هەیە ڕاستە دوکاندارە بەڵام شێدی تۆ ماڵی خۆ مەجالی هەیە ئیشێکی هەیە بەڵام ئیشەکەی ئەوەندە گران نییە کە دەست بەتاڵ نەوی مەجالی هەیە دەتوانین نوێژی بە جەماعەتیش بکە دەتوانانی سەردانی خزم و کەسوکاریش بکە دەتوانێت منداڵی خۆشی نەسیحەت بکە دەتوانی ئیشی باشیش بکە بە هەر حاڵ ئەوانە هەست بە دەبێ ئەو دەست بەتاڵیە بە نیعمەت بزانن. بۆیە بزانین ئەگەر خوا نەخواستە سیحەتمان تێک چوو یان گەنج پیر بوو یان دەوڵەمەند پارەکەی لە دەستدا یان دەست بەتاڵ مەشغول بوو ئەو زەبزانە چی بەسەردێ زۆر ناخۆشە دەبێ بە هەڵ و دەرفەتیان بزانین شتانە وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ اغتنم خمسا قبل 50 پێنج شت بە هەڵ و دەرفەت بزانن پێش ئەوەی کە پێنج شتان بەسەر بێ. ئەزیزانم ناوبڕێک وەردەگرین و ئیشاڵڵا پاش ئەو ناوبڕە دەینەوە خزمەتتان بە پشتیوانی خوای گەورە. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم وتمان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ اغتنم خمسا قبل 50 پێنج شت بە هەڵ و دەرفەت بزانن پێش ئەوەی کە پێنج شتان بەسەر بێ. اغتنم پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم شبابك قبل هەڕەمیک پێش ئەوەی کە پیر بی ئەو گەنجایەتی خۆت بە هەڵ و دەرفەت بزانە بۆ وەری لە ڕێی خوا سەرفی بکەیت خزمەتی خاک و وڵات و نیشتیمانی خۆت پێ بکەیت حەق بێژبی پشتگیری حەق بکەیت گەنجات چکە گەنج گۆڕانکاری پێ دەکرێت گەنج شتی پێ دەکرێت گەنجایەتی بۆیە گەنجایەتی لەسەر حیسێبە ڕۆژی قیامەتش خوای گەورە پرسیاری خاص لێ دەکا دەفەرمێ ئەی گەنجایەتی خۆت لە چی سەرف کرد بۆیە دەبێ بە هەڵ و دەرفەتی بزانین. ئەوە یەک. دووەمیان پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم وصحتك قبل سقمك پێش ئەوەی کە تۆ نەخۆش بی تەندروستی خۆت بە هەڵ و دەرفەت بزانە بۆ خوا سەرفی بکە. لە مام ئیختیارێک کە نوێژێک دەکا لەوانەیە 4 کەعەت 2 کەعەتی بە پێوە بکە دوی دیمە تاقەتی نامین لە دانیشتنەوە دەکا ئیوای هەر چوارەکەی بە دانیشتنەوە دەکا خوای گەورە لێی قبوڵەکە ئینشاءالله چکە ئەو عزری هەیە لا يكلف الله نفسا إلا وسعها خوا تەکلیفی زیاد لە بەندەی خۆی ناکە بەڵام هەتا تۆ نەخۆش نەبووی تا لاق هێش نەبووی تا پشت هێش نەبووی ئەو سەحەتەی خۆت بۆ خوا سەرفکە عیبادەتی پێ بکە بە هەڵ و دەرفەتی بزانە. وغناك قبل فقرك
دەوڵەمەندیت کە ئێستا کە تۆ پارت لە دەستە و دەوڵەمەندی و خوای گەورە کەسابەتێکی باشی دایە دەستت و دوکانێکی باشت هەیە معاشێک چەندە بەداخەوە کە معاشیش نینە ئیشاڵڵا چاکە بن معاشێکی باشت هەیە دەبێت تۆ بە هەڵوو دەرفەتی بزانی یارمەتی خەڵکی پێ بدەی پێشەوەی کە فەقیر بی پاشان نەفەرمێەوە فەراغەکە قەبلە شوغلیک ئێستا کە تۆ بەدەست بەتاڵی و وەزعت خۆشە دەبێ بە هەڵوو دەرفەت بزانی پێش ئەوەی کە مەشغول بی گوتمان هەست بە ناز و نیعمەتی دەست بەتاڵی ناکەی دەست بەتاڵیەکە دەبێ هاند بدە زیاتر زیکری خوای گەورە بکەی زیاتر چاکە بکەی سیلی ڕەحم جێبەجێ بکەی سەردانی نەخۆش بکەی لە گرفت و لە کێشەی خەڵکی بکۆڵیەوە چارە سەریان بکەی کە تۆ دەست بەتاڵی نوێژێک بە جەماعەت بکەی زیاتر پێش ئەوەی کە مەشغول بی گوتمان ئەو جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی و حەیاتەکە قەبلە مەوتیک پێش ئەوەی کە تۆ مردنت بەسەر بێ دنیا بەجێبێڵی تۆ دەبێ بە ژیانی خۆت بە هەڵوو دەرفەت زانی چونکە ئەزیزانم ئەگەر مردی ئەگەر کاتت تەواو بوو گەڕایەوە لای خوای گەورە ئیدی تۆ نەتوانی یەک ئەستەغفیرڵڵا زیاتر بکەی سەڵەواتێکت پێ لێ نادرێ یەک جا ناتوانێ بڵێ لا ئیلەهە ئیللا الله چونکە تۆ مردی تەواو دەفتەری کردەوەکانت پێوە درانەوە کابرایەکی پیاوچاکە یەکێکە لە پیاوچاکەکان ڕەحمەتی خوای لێبی نەخۆش بوو زۆر نەخۆش بوو لە سەرەبەرێک بوو پێش ئەوەی وەفات بکات بە کەسوکاری خۆی کۆگوتی ئاوم بۆ بێنن دەستنوێژ بشم وتیان ئاوت بۆ چیە بۆ دەستنوێژ دەشۆی گوتی ئێستا وا هەست دەکەم کاتی پێوەدانەوەی دەفتەری کردەوەکانمە ئەو کاتێک کە دەفتەری کردەوەکانم پێوە ئەدرێ حەزەکەم لە نوێژ دابم دەستنوێژیان شوش لەسەر بەرماڵ هێشتا نوێژی تاو نەکرد بووە وەفاتی کرد چەند خۆشە ئاخیریشی خێر بوو چونکە ئەو پیاوە بەڕێزا کاتی خۆی بە فیرۆ نەدا بەلاش لێ نەگەڕا کاتی بە فیرۆ بڕوە بۆیە خۆشەویستانم تێگەیشتنێکی زۆر غەڵەت لە ناو ئێمە هەیە بەداخەوە ئەڵێ وەرن بە کات بکوژین ئەوڕۆ سحەتم تاو نییە هاوە لێ بردنەکەم ئەرێ وەرە با کات بکوژین کات کوشتن کات بردنە سەر بەوە نابی ئەتۆ ئەجای وا هەیە بەدامە لە بەیانی هەتا ئێوارە هەر دامەیەکات یان هەیە دۆمینە ئەکات وەڵڵی کابرا قسەی بۆ جێڕامەوە زۆرم لا سەیر بوو وتی مامەستا فران کەسی دەناسێ منیش گۆ بەڵێ دەیناسم تەمان پیاوەکی زۆر باشیشە ئەمە زەنی باشی پێوا بین ئینشاءالله وتی لە فلانکە ماڵی لە ئێوارەکەی لە پاش نوێژی عیشا دەستی بە دۆمینەکردن کرد تا بەیانیەکەی هەتا سەرای سبەی نێکرانی هەتا کەبار پێش بانجی کە کەبارەکەرێ هەتا ئەو کاتی خۆ ئەو کاتە جوانە ئەتۆ ئەگەر بەخەویش ئەگەر شەو نوێژیش نەکەی خوای گەورە خەوی دانەوە بۆ ئیسراحەت ینی ئەوە کات کوشتنە تخوا ئەخە چی ئیسفادە لەو کات کوشتنیەکەی بزانە کابرای خەیاط ئەگەر کە قوماشێکی لەبەردەستە قوماشێکی لەبەردەستە و خەریکە قوماشەکەی ئەبڕی و حازری ئەکا بۆ ئەوی بیکاتە قات یان بیکاتە قەمیس ئەگەر بە خراپی بڕی بە سەقەتی بڕی ئیسیفادەی لێ ناکە دەبی فڕی بدا ئەدی ئەگەر قۆڵەکانی بە جوانی بڕین و یەقەکەی بە جوانی چاکرد و بەڵکەکانی بە جوانی بڕین ئیسیفادەی لێکە ئەیکاتە قات و دەبان کەسێک چاوەڕەیە لەبەر یە کات و پارەیە دەتێ کاتیش هەمان شتە ئەزیزانم ئەگەر ئەو کاتەی لەبەردەستە بە جوانی ئیسیفادەی لێ نەکەی کات ئەدبڕێ وەکو لە سەلەفی ساڵح ڕەحمەتی خوایان لێبی پێشینانی چاچی ئێمە فەرمویان الوەقت كالسيف إن لم تقطعه يقطعك وەخت کات وەکو شمشێر وایە وەکو شمشێر وەکو شیرهاوەی شەڕی پێ دەکرێت ئەگەر نەیبڕی ئەو دەتبڕێ طبعا ئەگەر بە جوانی نەبڕی ئیسیفادەی لێ ناکە ئەدی ئەگەر ئەوت بۆ بڕێت ئەو ینی کارە ساتێک کات بە خراپە بەسەرت دابڕوات بۆیە لە دوو شوێنان ئینسانی خراپ لەگەر ئینسانی باش پەشێمان ئەبیتەوە
با بزانین ئینسانی خراپ لە سەرمەرگ پەشێمانە، ئینسانی باشیش لە بەهەشتێ پەشێمانە. لە با بزانین چۆن، چکە بەهەشت جێکی وایە پەشێمانی تێدا نیە، با بزانین بۆ پەشێمانە ئەو کەسە. خوای رب العالمین باسی ئەو کەسانە ئەکا کە خراپن و لە سەرمەرگدان بزانە چۆن پەشێمانە بنەوە. هێشتا نەمردوونە، هێشتا نەگەینە قەبر و قیامەت کە پەشێمانە بنەوە. خوای گەورە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون. صدق الله العظيم. خواي پروردگار دەفەرمێ ئەو کاتێک کە ئینسان لەسەر مەرگە کە مەلائیکەت مەلەک المەوت دێتە خوارێ بۆ ئەوەی گیانەکەی لێ وەربگری، ئەو کەسە لێی ئەپاڕێتەوە، لە مەلەک المەوت ئەپاڕێتەوە. قال ربي ارجعوني، یان لەخوا ئەپاڕێتەوە، خوایە بمجێڕەوە دنیا، خوایە با نەمرم، با ڕوحم وەرنەگری ئەو مەلەک المەوتە، یانە ئەی مەلەک المەوت مەجالم بدە، وەختم پێ بدە، کاتم بدێ. لۆچیتی بۆەوەی زیاتر گوناه بکە، بۆەوەی زیاتر غەیبەت بکە، جاسوسی لەسەر خەڵکی بکە، خەڵکی پێوە بکە بە قسەی خراپ، بە دوای ناموسی خەڵکی بکەوی، یان هێشتا ماڵی حەرام کۆ بکاتەوە. لە دوو ئەوەیە نەخێر، ناوەڵە لە دوو ئەوەی نییە، ئەدی لە دوو چیا لعلی أعمل صالحا. هاتەماشەی خوای گەورەکە ئەفەرمی ئەو کەسە ئەرێ خوایە مەجالم بدە بگەڕێمەوە یەک چاکە بکەم. صالحا ناڵێ صالحات، ناڵێ کردەوەی زۆری چاک، یەک کردەوەی باش بکەم، چکە لە ژیانی خۆی کردەوەی باشی نەبووە. وەختەکەی هەموو بە دۆمینە و بە دامە و بە عەرەق خواردنەوە و بە ڕەقس و بە بەشداریکردن لە حەفەلاتی خراپ و بە غەیبەت و بەو شتانە بردیتە سەرێ، لە سەرمەرگ پەشێمانە، ئەڵێ خوایە مەجالم بدە لعلي أعمل صالحا فيما تركت. أدي خواهي قالت سي أفرمي كلا. لهر شوين نتشي قرآني بيدوس أجر خوينتانا واني قرآن خوينن وشي كلا هاتا بيش ساوتان، يعني هو بوتون ديا، يعني كجويتان لقارئ يقبو لقرآن خوين يقبو بون منا أو آتي خوين دوا لعلي أعمل صالحا فيما تركت كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون. كلا يعني بتندي خواي قولا جواب يداتوا نخير، إنها كلمة هو قائلها أو قسيك هل بوخوي ديكا أولا هي بشيمانة أدي لبهشتي باش خو بهشت زيقايتشي أوان دخوشا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. أفرمي بناز ونعمتي بهشت أوان دخوشا هي تاوك نيديتيا وهي جويك وصفي جوي لي نبوة، يعني هاتي جويت لي ولا يخوشترا وبسر دلي هيت كسك دانا هاتيا لا دلي خذ بري أو هايا قصرتش أو هاي تدايا هموي زيرا هموي زيوا هموي جوهرة هموي لؤلؤة حوري جواني تدايا باغ وبغات تدايا، يعني بسر دل الدعناي أو اندخوشا أوي كتوباس ذكي زور زياتر زور زياتر باش لا تسيبش معنا وكسا. پیغمبری خوا صلی الله علیه وسلم دبین ولا خدمتی دا دبین، خوای رب العالمین دبینی لوین دره، يعني هم ناز نعمت أو هم ناز نعمتا مردني تيدانيا أدلتي بشيمانا لوي بشيمان دلي خوايا جان خوزقل الدنيا أو كاتي بسرم بردي ببيهو ببلاش لدست خوم ندابا عبادتي زياتر بكردبا يك أستغفر الله مزياتر بكردبا يك دور كعد سنة مزياتر بكردبانا
سەردانێکی کەسێکی نەخۆشم بکرد با لە ڕاهیت و سێرێ ڕەحمێکم لەگەڵ خزمێک جێبەجێ کرد با ئەها لەوەی پەشیمانە بۆیە دەبێ ئاگامان لێبی ئەو وەختەی کە بەسەر لەسەر وەختمان هەیە لە دەستی نەدەین چکە ئازیزانم تەمەنی ئینسان 6 تا 70 ساڵ تا 70 ساڵ بڵێن 70 ساڵ 70 ساڵ 15 ساڵ منداڵی 15 ساڵ منداڵی ماو چەند 55 ساڵ ئەو 55 ساڵەی بیکەنیوە نیوەی شەو خەوە نیوەشت بۆ خۆت یعنی 25 ساڵ لەوێش 27 ساڵ و نیو 27 ساڵ و نیو تەبان نەخۆشیم حیسێب نەکردووە گەنجایەتی مڕاهقی تێدایە خۆشی و نەخۆش تێدایە وەچ عەرزم کردن دەتخوا ئەگە تۆ لەو 70 ساڵەی 27 ساڵ یان 28 ساڵ عیبادەتی خوای گەورە نەکەی چۆن داوای باشتیەکەی ڕاستە بەهەشت بە عیبادەت نییە بەڵام ڕازیبوونی خوای گەورە بە عیبادەتە بۆیە ئەو کاتێک کە هەمانە بە فیڕۆ نەدەن بەشتی خەراب داودی تائی ڕەحمەتی خوای لێبێ بۆ خۆی تەبعەن نانی حازرە کرد لێیان پرسی هەر نانی ساردی دەخوات لێیان پرسی قوربان تو بۆ نانی گەرم ناخۆی فەرمیە منیش دەزانم نانی گەرم زۆر خۆشە بەڵام قەسەم بەخوای تا هەویری دەشێلم و تا دەیکەمە ئەنگوتک و دەیکەمە نان 50 زیاتر لە 50 ئاەتی قورئانی پیرۆزم لێ دەڕوات پێم ناخوێندرێ ئەو 50 ئاەتەی بخوێنم پێم باشترە لە نانی گەرم الله ئەکبەر ئەو زۆرە پیاوانە هەنا ئەزیزانی خۆم ئەها موسای کوڕی ئیسماعیل ڕەحمەتی خوای لێبێ موسای کوڕی ئیسماعیل برادەری حەمادی کوڕی سەلەمە بوو فەرمووی موسای کوڕی ئیسماعیل فەرمووی ئەگەر پێتان بڵێم حەمادم نەدیتە حەمادی کوڕی سەلەمەم نەدیتە پێ بکەنی لەوانەیە خلافم نەگوتبی وتیان لەبەرچی فەرمی لەبەرەوەی زۆر مەشغول بوو بەچێ بە خوێندنەوە بە نوویسین بە زیکر بە عیبادەت مەجالی پێکەنی نیشی نەبوو الله ئەکبەر ئەو زۆرە پیاوانە هەبوو کەسێکی وەکو ئیمامی تەبەری ئەزیزانم تەبەن خاوەنی شەیخ التەبەری خاوەنی تەفسیری تەبەریە مامۆستا بەڕێزەکان ئەوانەی کە تەفسیریان خوێندیە دەزانن تەفسیری تەبەری چەندە مهمە خاوەنی تاریخی تەبەریە ئەوانەی کە لە دەورەی بوون قوتابیەکان دەجێڕنەوە دەفەرمون وەڵڵاهی یەکێک دەفەرمێ وەڵڵاهی 40 ساڵ ئەمن لە خزمەتی ئیمامی تەبەری بوو زیاتر لە 40 ساڵی لە خزمەت بووە بەس ئەفەرمێت 40 ساڵ ئەو پیاوە بەڕێزە هەموو ڕۆژێ 40 وەرەقەی نووسیوە الله ئەکبەر 40 ساڵ هەموو ڕۆژێ 40 وەرەقەی نووسیوە بۆیە بوویتە خاوەنی تەفسیر و خاوەنی تاریخی تەبەری یانە کات چەند 576,000 لاپەڕەی نووسیە 576,000 لاپەڕە ئەو پیاوە وەختی خوان بۆ نوع بردی دەسەرێ لەبەرەوەی ئەزیزان یەکێک لە زانایان ئیبن قەییمی جەوزی ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێ ئیضاعة الوەقت ئەشەد من المەوت بە فیڕۆدانی کات دەفەرمێ خراپترە ینی ناخۆشترە لە مردن چکە مردن لە دنیا زیاد دەکاتەوە بەڵام بە فیڕۆدانی کات لە خوای گەورە زیاکاتەوە دیارە وەختەکەم بەرەو کۆتایی دەڕوا بەڵام دەمەوێت بە سەریعی ئەوەی ماوەکە لە خزمەتتان باسی بکەین خۆشەویستانم ئەو ڕۆژێک کە بە سەرماندا هەڵدێ ڕۆژ
ئەو ڕۆژێ بەسەرماندا دێ و دەڕوا هەموو ڕۆژێ لە ڕۆژ هەڵات هەردێ لە ڕۆژ ئاوا دەبی ئەزانن قسەمان لەگەڵ دەکات قسە ئەکات ئەرێت ابن آدم أنا يوم جديد وعلى أعمالك شهيد فإذا انقضيت لا أعود أي بني آدم أمن روجك تازم بسر دهل هاتوم لسر کردەوەکانی ئەو ڕۆژ شاهیدم هەموو ڕۆژێ پێت دەڵێت ئەگەر ڕۆویشتم ناگەڕێمەوە جارێکی دی ئیمڕۆ هەفتی مانجی یەک شەمەشە کە بووە هەشتی مانجی یەک 2018 هەفتی یەکی 2018 نایێتەوە هەفتی یەک دێتەوە بەڵام بە ساڵێکی نوێتر بۆیە دەبێ ئاگامان لێبین ئەو وەختەی کە هەمانە بە فیڕۆی نەدەین وەختی خۆت مەکوژە سەر حیسابی خەڵکی ئیوا هەیە وەرە با کاتی بکوژین بە فەقیرێک ڕابوێری بە کەسێک ڕابوێری کاکە بە خەڵکی ڕامەبێنە لەسەر وەختی خۆت یەک دوو تەڵەبە لەگەڵ مامۆستایەکی ڕۆژێک بە پیاسە بەجادێکدا دەڕۆن ئەبینن عەمەلەیەک کرێکارێک قورکاریەکە تەمان ئەوەی کە قورکاریەکە کە قوڕی ئەشێلیت وەکو ئێستا نەبووە کە چیمەن توشتیوە بوو هەمووی قوڕ بووە هەتا خشتیان بە قوڕی دروست دەکرد و دەیان کردە دیواریان لە جیاتەوە قوڕیان لە بنیدا دەنا یان معلومی جەنابتانە کە زۆر هەر زۆری دیتیتان لە هەر نەبێ لە ڕاگەیانەکان لە تیڤیەکان دیتیتان کەسێکی قورکاری دەکرد یەکێک لە قوتابیەکان دەڵێتە مامۆستا پێراوەکانی خۆی دانابوون خەرکی قورکاری بوو دەڵێ مامۆستا دەڵێ بەڵێ دەڵێ بۆ نایی شتێک بکەین و شەرێ چی بکەین دەڵێ پێراوی ئەو فەقیرەی ئەو کرێکاری ئەشێرمەوە خۆشمان حەشار ئەدەین بزان ئەو ئێوارەیە خەریکە کۆتایی بە ئیشەکەی دێنی کە دێ پێڵاوی نەمایە بزانە چی ئەکات چۆن لە پێڵاوی خۆی ئەگەڕێ ئەها وەختی هەیە وەختەکەی بکوژی لەسەر حیسابی ئەو فەقیرەی مامۆستا گوتی ڕۆڵە گیانەت و قوتابێکی زۆر زیرەکی بۆ لەسەر حیسابی خەڵکی ئەتەوێ وەختی خۆت بکوژی لۆ شتێکی دی نەکەین گوتی چی بکەین مامۆستا گوتی وەرە بڵێن 1 و 5 دیرهەم یان 1 و 2 دەرهەم ئەو پارەی ئەو زەمانی ئەمن دەچم لە تاکە پێڵاوێکی 2 دەرهەمی دادەنێم ئەتۆش بڕۆ لە تاکە پێڵاوەکەی 2 دەرهەمی دانێ خۆمان حەشار ئەدەین ئەو پیاوە فەقیرە کە خەلاص بوو لە ئیشەکەی کە پێڵاوی لە پێ کردەوە پارەکەی دی بزانە چی ئەکات وتی باشە مامۆستا واکەی چوو بە قسەی مامۆستاکەی وای کرد کابرای کرێکار کە هات دەستی شوشتن و چوو پێڵاوی لەبەر بکە پێی یەکەمی هاوێتە ناو پێڵاوی دیتی شتێکی لە ناوە کە هەڵی گرتەوە تەماشای کردێ پارە بوو زۆر کەیف خۆش بوو پێیەکەی دیش بە هەمان شێوە پارە بوو هەڵی گرتەوە زۆر کەیف خۆش بوو مامۆستا گوت ئەوها باشتر نییە ئەوها باشتر نییە کە تۆ لە جیاتی خەڵکی ئەزیەت دەیکەوە وەختت هەیە ئەو وەختەی هەتا بزانە چی کرد وەختی خۆیان بەسەر برد کابراشیان دڵخۆش کرد سەدەقەشیان کرد دەبێت ئێمە شوابین خۆشەویستان کەواتە بە زیاتر لە خزمەتتان درێژ نەکەینەوە ئەپارڕینەوە لە خوای گەورە یا ڕەبی خوایە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکەی خوای گیان وامان لێ بکەی کاتی خۆمان بە فێڕۆ نەدەین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکان و اسمی عەزەمت ئەو کاتەی بەسەریشماندا ڕابردووە لە گونا و هەڵە و تاوان ئەنجامادا و خوای عەفومان بکەی لە هەڵە و تاوانی من و ئێوەی بەڕێزوە هەموو مسلمانان خۆش ببیت خوای گیان بۆ خاتری ناوە جوانەکان و اسمی عەزەمت ئەپارڕێمەوە خوای گەورە شیفای نەخۆشی هەموو مسلمانان بدا آمين آمين برحمتك يا أرحم الراحمين والسلام عليكم ورحمة الله وبركاته